ئەمە گوندی پاڵنگانە، یەکێکە لە گوندە سەرسەوز و شێوە پیکانیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. لەم گوندە سەربانی خانووی ژێرەوە دەبێتە حەوشەی ماڵی سەرەوە. خەڵکی ئەم گوندە بە هەورامی قسە دەکەن. لە مانگی ڕەمەزاندا بەشی زۆری خەڵکەکەی بەڕۆژوو دەبن. بەشێک لە منداڵانی گوندەکە چەند کاژێرێک با قورئان خوێندن لەسەر گۆڕەکان بەسەر دەبن. ڕامین یەکێکە لە فەقێکانی گوندەکە و ڕۆژانە چەند ئایەتێک لەسەر گۆڕستانەکان دەخوێنێت. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. قرآن يوجد قولتين كتاب جهاني لحديثنا في المواجه سنة من معنى مبارك ورمضانية لحديثنا في المواجه حكاية شيء معنى مبارك ورمضانية يكسف قرآن بوانو سألنا تمام القرآن جوانبه إمتى شيء نقول معنى رمضان من بيسر قبرستان قب قمان من بيجي شيء رفيق عزيزي من بيجي قرآن موان ميو معنى مبارك ورمضان نذكر ده صفي بن صفي بيوم موان ميو شيء رفيق من بيجي قبرستان قب قمان يشيجن. الرحمن علم القرآن. بسم الله الرحمن الرحيم. أمنو رامينو رفيق كام حرشير وين ميمي بيجي قرآن وني رويا بنش صفي موانمي مفصل معهم رمضان بيما كريم تحريا جبتامي قرآن موانمي و حلق ميمي بيجي قرصاني قرآن موانمي الشوقي عجيب ميلي بواني ما حزم كمي حرشير وين هم بيمي و يعني والله مدرسة ميمي من بي مدرسة درسي شوي ما كان راح حزم لو مغز ما ڕامین بۆ ئەوەی هاوکاری خانەوادەکەی بکات ڕۆژانە کاژێر دووی دوانیوەڕۆ دەچێتە سەر چەمی سیروان کە بەم گوندەدا تێپەڕ دەبێت بۆ ماسیگرتن. لە ماسیگرتن و چۆنیەتی دانانەوەی تۆڕی ماسی شارەزایە. ڕۆژانە 5 تاوەکو 8 کیلۆ ماسی دەگرێت. ماسی چەمی سیروان ماسیێکی تایبەتە. لە زۆربەی ماسیەکانی ئێران نرخی زیاترە. نرخی کیلۆیەک ماسی ئەم چەمە بە 40,000 تمەنە. سلام رامين رفيق ومنان لي ما ساو قرتين فرا زيرا كان شنو تحفيات نيشان او منيش بوچون درامات شنو فهمني سود منه. ئەو ڕۆژانەی ماسی کەم ڕاو دەکات دەیباتەوە ماڵەوە و ژەمی خواردنی ئەو ڕۆژەی پێ ئامادە دەکەن. ئەگەر زیاتر لە 5 کیلۆ ماسیشی دەست بکەوێت دەیباتە لە یەکێک لە ڕستۆرانتەکانی گوندەکە و پێیان دەفرۆشێ. رامين فرق رخاصن فرق بديوي إيمانا هر وقت مدرسة ما يومي بنو پالش ودرارة مسائم گیرونا مارو لا إما سر میشه إما نمیشه بمسافره. تەواوی خەڵکی گوندەکە ڕامین دەناسن کەسێکی زیرەک و گوێڕادێرە. ئەوەی کارێکی بەڕامین بێت دەیکات. لە کارکردن و خوێندن زۆر زیرەکە. هەروەها تەواوی ڕۆژوەکانی مانگی ڕەمەزانیشی گرتووە.